أمريكا سلاڤۆرێزن هەفکارێ من ئاسۆ جەبار و من صالح دەمیجەر بۆ بینەر هێژا دەمژمێر هەشتێ بەیانیە لە واشنتنە پایتەخت خەلەکێکە نویا بەرنامەیە کورد کۆنێکشن یا کۆ ئاوایەکی زندی لەسەر کەناڵە NRT و هەمی پلاتفۆرمێن دەنگی ئەمریکا تێبەڵافکردن جوارە پێشکەش دەکەن. سلاوی ئاسۆ جەباریشتان لێبێت هاوکات هەر لە بەرنامەکانی ئەمڕۆدا ڕووماڵی خۆپیشاندانەکانی شارەکانی ئێران و پرسی یەکلایکردنەوەی سەرۆک کۆمار لە عێراق دەکەین و شەڕی ئۆکرانیاش باز دەکەین. ئەم هەروەها بەحسا سەردانە چاوەڕێکریە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان بۆ باژارێ دیاربەکرێ و هەن مژارێن دەژی دەکەن. خۆپیشاندانەکان و مانگرتنەکان لە زۆرێک لە شارەکانی ئێراندا ڕۆژانی سێشەمە و چوارشەمە هەروە بەردەوامە و تاکو ئێستاکەش لەو بارەیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین ڤیدۆ بڵاوکراونەتەوە لە گرتێکی ڤیدۆییدا کە لە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو بڵاوکراوەتەوە دەرکەوتووە پەیکەرێکی تایبەت بە ئەندامێکی بەسیج گرت تێبەردەدەن کە باڵێکی نیمچە سەربازی سوپای پاسدارانی ئیسلامی ئێرانە. هاوکات ڕۆژی سێشەمە کچانی شاری مەهاباد ڕێپێوان دەکەن و دروشم دەڵێنەوە و بەشێکیان ئەو حیجاب و باڵاپۆشیە ئیجباریان لابردووە و ئەمەش هەنگاوێکە بۆتە سیمای شۆڕشی بەرەنگاربوونەوەی هێزە سەرکوت کارەکانی ئێران. ڕۆژی چوارشەمە وەک ناڕزایەکی مەدەنی دژی ستەمکاری دوکانداران لە چەند شارێک لەوانە کرماشان سەقز بۆکان و سنە مانیان گرت و بازاڕەکانیان داخست. هاوکات کرێکارانی نەوت و پترۆشیمیایی خۆپیشاندانیان دەست پێ کردووە. هەروە خوێندکارانی ئامادەی و ژنان ڕێپێوان دەکەن لە شکەکانیان ڕادەوەشێن و دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و ژن ژیان ئازادی دەڵێنەوە. خۆپیشاندەر ڕۆژە چارشەمێ دیسا دەرکەتن کۆڵانên تەهرانê tevî hebûna ber bi çava hêzên ewlekariyê û dîmenên ku li ser înternetê hatin belavkirin nîşan didin ku gaza rondikirê ji aliyê desthilatdaran ve tê bikaranîn gewahîdaran herî kêm xwepêşandanek li Tehranê dît ku têda sî jinan hîcabên xwe avêtin û dirişmên bimre dîktator hildan. Parêzeran jî li ber avahiya baroya navendiya Tehranê ya bi dirişma jin jiyan azadî xwepêşandan kirin. Piştre vîdyoyeke ku ji aliyê çalakvanan ve hatiye belavkirin diyar kir ku ew direvin piştî hêzên ewlekariyê gaza rondikirê ji avêtin wan. Herî kêm sê kes hatin girtin li gor rojnameya alîgera çaksaziyê Şerq. بەڵێ هەر سەبارەت بە ئێران سەرباری سەرکوتکاریە دڕندەیەکانی هێزە چەکدارەکانی حکوومەتی ئێران و کوشتنی زیاد لە 200 کەس تا ئێستاکە بریندارکردنی وەلێدانی دڕندانە بەرامبەر خەڵک و بە تایبەتی ژنان و گەنجانی وڵاتە بەڵام خۆپیشاندان زۆرێک لە شارەکانی ئێرانی گرتوتەوە. زۆربەی چین و توێژوگەرانی ئێران خۆپیشاندانی ناڕزایی ساز دەکەن داوای مافە سەرەتایەکانی خۆیان و ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر دەکەن. سەبارەت بە دوامی پێشهاتەکان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە لە واشنتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین لە ئێرانەوە؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسۆ هەروە کە ئاگاداری دوێنێ لەسەر داخواز و ڕاگەندراوی هەندێک لە چالاکوانانی مەدەنی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و پارتە سیاسیەکان لە سەرانسەری ئێران مانگرتن و خۆپێشاندان بەڕێوە چوو ئەوەی کە بەدەستمان گەیشتۆ بە ناوەندی هەواڵ لێرە لە دەنگی ئەمریکا ئەوەی کە دوێنێ لە سەرجەم 92 ناوچە لە سەرانسەری ئێران کە زیاتر لە 29 شار ئەگرێتەوە خۆپێشاندانی بربڵاو کراون لە زانکۆسەرەکیەکانی ئێرانیش بە هەمان شێوە خوێندکاران مانگیان لە خواردن گرت و دەستیاندا خۆپێشاندان لە قوتابخانەکانی ئامادەیش بە هەمان شێوە راپۆرتەن لەسەرەوەی کە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران بە ڕێژەیەکی بەرچاو هەڵیان کوتاوەتە سەر خوێندگا ئامادەیەکان و خوێندکارانیان لەوێ دەست بەسەر کردەوە بە تایبەتی خوێندکارانی کچ و ئەمە لە مێدیای جیهانیە دەنگدانەوەی زۆری هەبووە کە تەنانەت کۆماری ئیسلامی خوێندکارانی گەنج و مێرمنداڵی دەستیان لێ ناپارێزیت و ئەوانیش ئەشکەنجە ئەکا و دەست بەسەریان ئەکات بە گشتیاروا کە وتم خۆپێشاندانی بەربڵاو هەتا سەر لە بەیانی ئەمڕۆ پێنجشەمە بە کاتی ئێران لە شارە جیاجیەکان لە هەرێمە کوردیەکانیش بە تایبەت
لە زۆربەی شارەکان لە هەرێمە کوردیەکان بەڕێوە چوو داخستنی ئینتەرنێت یەکێک بوو لە هۆکارەکان بۆ ئەوەی کە دیمەنەکان و خەڵک نەتوانن پەیوەندی بە یەکەوە بگرن. ڕێگای هاتوچووی نێوان شارەکان داخراپ و لە ڕۆژانی ڕابردوو باسی بارودۆخی سنەمان کرد کە بە چه شێوەیەک ملیتاریزە کراوە و هێزەکانی ڕژیم دەست ناپارێزن لە سەرکوتکردنی تەواوەتی خۆپێشاندەران لەو شارە دوێنێ هەر دوا بە دوای ئەو خۆپێشاندانانەی کە لە سەرانسەری ئێران بەڕێوە چوون ئەتوانم بڵێم کە کاردانەوەی جیهانیە بوون ئاماژە بەوە بکەم کە خۆپێشاندانەکانی دوێنێ یەکێک بوو لە گەورەترین خۆپێشاندان کە لە ماوەی 27 ڕۆژی ڕابردوو لە ئێرانە کراوە لە دوای کوژرانی ماسا یا ژینا ئەمینی بەدەست هێزەکانی گەشتی ئێرشاد لە شاری تارانی پایتەخت. کاردانەوە لێرە لە ئەمریکا هەبوون، هەر یەک لە نتپرایز وتەبێژی وەزارەتی دەرەوە جێک سۆلیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی سەناتۆرەکان با من نەزەتوانم ئاماژەی بکەم وەندی شەرمەن جێگری ئەتوانم بڵێم جێگری وەزیر دەرەوەی ئەمریکا ئەوانیش کاردانەوەیان هەبوو ئیدانە هێرشەکانیان کردووە و سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی بایدنیان ڕوون کردەوە لە بەرامبەر ئێران و سەرکوتکردنیەوە خۆپێشاندانانی کە ئێستا بەڕێوە ئەچێت لە وەڵامی پرسیارێکدا نتپرایز ئاماژەی بەوە کرد کە دۆسیەی ناوەکی ئێران ئێستا لە پێشدا نییە بۆ ئەمریکا چاودێری بارودۆخەکە ئەکات و ئیدانەی ئەو سەرکوتکردانە ئەکات کە لە ئێران بەڕێوە ئەچێت ئێمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسایش دوێنێ لە وتوبێژێکی تەلەڤیزیۆنیدا دیسان پشتیوانی خۆی بۆ ژنانی ئێرانی ڕاگەیاند ئیدانەی سەرکوتکردنی خۆپێشاندەرانی کرد لەلایەن کاربەدەستان و هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە. لە نوێترین پێشهاتەکان ئەتوانم باسی ئەوە بکەم غوڵام حوسێن موحسینی ئێژەیی سەرۆکی دەستگای دادی ئێران کە پێشتر ڕاگەیاند بوو ئامادەیە گفتوگۆ لەگەڵ ناڕازیان بکات لەو وڵاتە ئەمڕۆ ڕایگەیاندووە و ئاماژەی بەوە داوە کە خۆپێشاندەران بە تەواوەتی سەرکوت بکرێن و سزای قورسیان بەسەرا بسەپێنرێت. لەلایەکی دیکەیشەوە ئیبراهیم ڕەیسی کە ئێستا لە قەزاقستانە بۆ سەفەرێکی دیسانەوە ئاماژەی بەوە کردووە کە ئەوە خۆپێشاندانانە لە ئێران پیلانی دژمنانی کۆماری ئیسلامی ئێران و ئاماژەی بەوەیش کردووە کە لە دوای ئەوەی کە لە دۆسیەی ناوەکیە شکستیان هێناوە یانەوەی بەم شێوە ئەمە وتەکانی ئیبراهیمی ڕەیسین بەم شێوە ئاژاوە لە نێو ئێران دابنێن بە گشتی و بە گوێرەی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ خەڵکێکی زۆر دەست بەسەر کراون لە دیمەنە ڤیددیوەکانە بەدەستمان گەیشتوین بینیومانە کە چۆن لەسەر شەقامەکان هێزە ئەمنیەکان هێرش دەکەنە سەر گەنجان و خەڵکی خۆپێشاندەر ئەشکەنجیان ئەدەن دوایی دەست بەسەریان ئەکەن تەقەی ڕاستەوخۆ لە چەندین و چەند شار کراوە. بەو ڕاپۆرتانەیە کە بەدەستمان گەیشتووە لە شاری کرماشان لە هەرێمە کوردیەکان هەتا سەر لە بەیانی ئەمڕۆژ دەنگی تەقەب بیسراوە خۆپێشاندەران لە دەرەوە بۆ خۆپێشاندانیان کردو ئاسو. بەڵێ زۆر سپاس بۆ زانیاریەکانت فەرهاد. سپاس بۆ ئێوەش. ئەمنهاژی دەچن جەم هەفکارێ خوا بەلێن ساڵح و بە شێویە لەگەل ڕووداوەکان کو تێدا ڕۆنی دەدە سەر خۆپێشاندانên بەردەوامên ئێرانê. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا خۆپیشاندەرانی ئێران بەردەوامن لە بەرەنگاربوونەوەی هێزە سەرکوتکارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و دەسەڵاتدارانیش بەردەوامن لە هەڕەشە و گوڕەشەکانیان. شیکەرەوەش ئاماژە بەوە دەکەن ئەوەی لە ئێراندا ڕوودەدات بەرەنجامی کەڵەکەبوونی تووڕێی و نانڕەزایی هاوڵاتیانی ئێرانیە لە ڕژێمی فەرمانڕەوای وڵاتەکەیان. بعضیا یا عامل دشمنند هەندێک لەو کەسانە سەر بە دوژمنن یان لەسەر ڕێبازی دوژمن و بە هەمان دروشمی دوژمنانەوە دەچنە سەر شەقامەکان. هەندێکیان سەر بە دوژمن نین، تەنها ئەوەیە دوای هەست و سۆز کەوتون. ئەم دوو لایەنە ناکرێت وەک یەک بڕیاریان لەسەر بدرێت. جۆری دووەمیان پێویستە لە ڕێی فەرهەنگیەوە چارەسەر بکرێن. هەرچی جۆری یەکەمیشیانە ئەوە دەبێت دامەزراوە ئاسایشیە دادوەریەکان بە ئەرکی خۆیان هەستن.
پێم وایە ئەمەی ئێستا ڕوودەدات بەرەنجامی هەڵەی کۆماری ئیسلامیە. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی و ڕێبەرایەتەکەشی تووڕێی کۆمەڵگەیان گەیاندە ئەو پەڕی هەرتەنها بەهۆی داڕمانی ڕەوشی ئابوووریەوە هاوڵاتیان دووچاری مەینەتی نەبوون کە بەهۆی خراپی بەڕێوەبردنی وڵاتەکە و گەندەڵی و سزاکانەوە ئاوەهای لێ هاتووە، بەڵکو ژیانیشیان ڕۆژ بە ڕۆژ وێران دەبێت. لەگەڵ هەروادێ و فراوانبوونی پانتایی ناڕزاییەکان و تووڕێی خەڵک لە ئێراندا دەسەڵاتدارەکانی ئەو وڵاتە ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکا گونابار دەکەن بەوەی لە پشت داواکانی خۆپیشاندەرانەوەن بۆ ئازادی. ڕۆزا کەعبی جێگری سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان میوانی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک ڕۆزا، سەرەتا سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. ئەو هەوڵەی کە ئێران ئەیدا ئەچێتە چخانەیەکەوە وڵاتانی تر گونابار دەکات بەوەی خەڵکی ئێران داوای ئازادی دەکەن. زۆر سپاس کاک بەڵێنی بەڕێز. سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە. سەبارەت بە پرسیارەکە دەبێ ئاماژە بەوە بکەم کە ئەمە یەکەمین جار نییە کە کۆماری ئیسلامی ناڕزایەتی ناوخۆ شۆڕش و ڕاپەڕین و ئاعتراز و تووڕەیی خەڵک بە دەرەوەی سنوورەکانی خۆی مەربوط دەکاتەوە. هەل لە سبەی ڕۆژی دامەزراندنی کۆماری ئیسلامی دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی، یعنی لە ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 پرۆپاگەندەی ژەهراویان دژی کوردستان دەست پێ کرد کە ئەوە گوایە کوردستان ئەشرەفی پارەوی لە سنوورەکانی کوردستان و عێراق و ئێران مستەقر بووە بە 200 ملیۆن دلارەوە خەریکن تەوتاکەن دژی شۆڕشی ئیسلامی. هەر لەوە بیگرە تایسە لەم 43 ساڵە کۆماری ئیسلامی مداومەن هەمیشەیە بەردەوام نەیویستوە ئەم حەقیقەتە قبول بکە کە خەڵک ناڕازین، خەڵک ئەم ڕژیمەیان ناوێ، خەڵک وەتەنگ هاتوون لەبەر فەقیری و برسێتی و بێکاری و زوڵم و زۆری سەر نەتەوەکانی ئێران، سەر ژنان، سەر کەمایەتیە مەزهەبیەکان، سەر کرێکاران، سەر خوێندکاران، سەر لاوان، سەر هەموو ئەمانە مەوجێکی گەورەی ناڕزایەتی لە خۆیدا پێکاتوە. ئەوەی کە لەم ڕۆژانە لە ئێران دەیبینین ئەوە پۆنگ خواردووی ناڕزایەتی خەڵکی وەزاڵ هاتووی کوردستان و ئێرانە لە دژی یەکێک لە هارترین ڕژیمەکانی سەردەم. بەڵێ کاک ڕەزا، ئەڵبەتە لە ئێسادا باسێکی زۆر لە ئەگەر و نەگەری گۆڕانکاری دەکرێت لە ناو ڕژێمی ئێرانیدا و لە ناو ئێراندا. ئەمێ بزانم ئۆپۆزیسیۆنەکان بەگشتی بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە چەندێک ئامادەن بۆ ئەو گۆڕانکاریانە ئەگەر هاتنە ئارا؟ تاوجێگەی بە ئۆپۆزیسیۆنی کوردستان هەڵەگەڕێتەوە. ئێمە لە چەند ساڵەوە پێش ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانمان پێکێناوە کە تەنسیقێکی باش لە نێوان خۆمانەیە، لێک حاڵی بوونێکی زۆر باشەیە. ئێوە تەوەجۆ بکەن کە لە 2-3 حوتوی ڕابردوو ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان 2 جار مانگرتنی گشتی ڕاگەیاند، خەڵکی کوردستانی بانگەواز کرد بۆی مانگرتنی گشتی بکەن. هەردوو جارەکەی زۆر لە ئاستێکی بەرین و ملیۆنی جوابی دایەوە. ئەمە نیشان لەوادا کە ئەم حیزبانە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێگە و نفوزی جەماوەریانەوە خۆشەویستیان خەیە. داوجێ بە ئۆپۆزیسیۆنی ئێران هەڵەگەڕێتەوە. ئێمە شاهدی ئەوە نین کە وەک ئۆپۆزیسیۆنی کوردی متحد بن، هاودەنگ بن، هاوڕای بن، بەڵکو بەداخەوە شت بوون، پرژ و بڵاون لەم بارەوە. بەڵام ئۆپۆزیسیۆنی جۆرا و جۆر هەن، ئەوانیش لەم یەک مانگی ڕابردوو تا ڕادێک توانیویانە خۆیان بنوێنن. بەڵام ئەوەی کە بە کوردستان هەڵەگەرێتەوە، کوردستان لەم بارۆ زۆر ئامادەترە. ئەڵتەرناتیڤ چییە بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکا ئەوکو جەنابیش لە ئاماژەی پێدەکەی ئۆپۆزیسیۆنەکانی ئێران پرش و بڵاون، پەرتەوازن، بێبەرنامەن، استراتیژیێکیان نییە؟ ئەیکەواتە ئەڵتەرناتیڤ چی دەبێ ئەگەر هاتوو ئاڵوگۆڕەکە دروست بوو؟ ئێستا حەوڵێکی نەکوتراو نەوتراو حەوڵێکی نەنووسراو هەیە بۆ ئەوەی کە ئاڵتەرناتیڤێکی بەجێگەی کۆماری ئیسلامی دروست بکرێ. ئەم ئاڵتەرناتیڤە هێشتا خۆی نەنواندووە، ناتوانێت. بەخاترەوە ئۆپۆزیسیۆن دابەش بووە بەسەر بیر و باوەڕی جۆرا و جۆر بەدەست ئێتلاف و هاوپەیمانی جۆرا و جۆر. بۆیە هێشتا نەیتوانیوە ئاڵتەرناتیڤە شکڵ بگرێت.
ئەوە ڕەوتی ڕووداوەکان لە داهاتوو لە چەند مانگی داهاتوو ئەگەر بەو شێوە بچێتە پێشەوە بلەخەرە نیشانەدا کە کام لایەنی سیاسی کام ڕەوتی فکری دەتوانێت حرەکەت بکە بەرەوە ئەوەی ببێ بە ئاڵتەرناتیوێکی واقعی. بەڵێ کاگڕەزا من دەگەڕێمەوە بۆلات. هاوڵاتیانی ئێرانی لە ساڵی 1970دا دژ بە ڕژێمی شاهنشایی ئەوسا ڕاپەڕین و ئەو ڕژێمەشیان ڕووخان، بەڵام خەونەکەیان بۆ ئازادی نەهاتە دی. ڕۆژی گەلی ئێران لە دوای شۆڕشەکەی ساڵی 1970 خراپتر بووە، نەک هەر لەبەر ئەوەی ئازادی سیاسیان بەدەست نەهێنا، بەڵکو ئازادی ئابووری و کولتوری خۆشیان لەدەستدا. کاگ ڕەزا بۆ خۆت دەزانی ساڵی 1970 زۆربەی خەڵکی ئێران کە ڕژانە سەر شەقامەکان داوای ئازادیان دەکرد. ڕژێمی کۆماری ئیسلامی هات دەستی بەسەر هەموو شۆڕشی گەلانی ئێران داگرت و ئازادی لە خەڵک زەوت کرد. ئەکرێت پێم بڵێ لە ئێستادا چ متمانەیەک هەیە ئەگەر بێت و ئاڵوگۆڕێک بێتە ئاراوە هەمان ئەو ئەزمونەی ساڵی 79 دووبارە نەبێتەوە؟ ئەگەر بمانێ وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە دەبێت هەڵگەڕینەوە بۆ ساڵی 1970 کە بۆچی وای لێ هات. حقیقەتی ئەوەیە کە ڕەوتی ئەوەی کە دواتر ناوینرا ئینقلابی ئیسلامی ڕەوتێکی ئامادە بوو، سلسلە مەراتبی ڕوحانیەتی شیعە لە ئێران کاری خۆی کردبوو، نفوزی زۆر بەربڵاو بوو، بەڵام عاملێک کە توانی ڕەوتی ئیسلامی کۆماری ئیسلامی خومینی بەدەسەڵات بگەنێ عاملی دەرەکی بوو. یعنی زل هێزەکانی دنیا بەوە گەیشت بوون کە ڕژیمی شاد دەبێ بڕوە و ئەوان پشتی خومینی و شۆڕشی ئیسلامیان گرت بۆ ئەوەی کە ئێران موقعیەتێکی ژئۆپۆلیتیکی زۆر تایبەتی هەیە لە ناوچەکە. بۆیە زل هێزەکانی دنیا نیگەران بوون لەوەی کە ڕژیمێک بێت سەرکار کە لە دەست خۆیانە دەرچێت. بۆ ئێوان لە مانگەکانی پێش ڕوخانی ڕژیمی پاشایەتیەوە دەستیان کرد بە ئاڵتەرناتیو سازی بۆ بەجێگەی ڕژیمی شاوە توانیان ئینقلابی ئیسلامی بسەپێنن. ئەلبەتە ئینقلابی ئیسلامی و خومینی بەو شێوە خۆیان نفوزی جەماوەریان بوو، لە نێو خەڵکدا بوون، جزوی مەراجعی تەقلیدی و شیعە و ئەوانە بوون. بەڵام بەرحاڵ ئاڵوگۆڕ لە ئێران هەموو ئاڵوگۆڕ لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە چۆن ساڵی 1970 بەهاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی کولی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەرەو ئیسلام و بەرەو مەسەبێکی توندڕە و وەرسوورا، ئەمڕایش بەڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕەوتی سێکۆلار ئازادی خواست دموکراتیک بە بڕوای من لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گەشاکە بەهێزە بێ. دروشمی ژیان ئازادی ئیسە دروشمێکی ڕۆژهەڵاتی ناوڕاستی و دروشمێکی جیهانیە. کاک ڕەزاوە وەڵامی پرسیارەکەی من نەبوو، من ئەمەوێ بزانم متمانە چەندە ئەو ئەزمونە دووبارە نەبێتەوە لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا. فەرموو. بەڵێ خەریک بوو داهاتمە سەر دوا بەشی پرسیارەکەتان کە چۆن متمانە بە بڕوای من حزوری خەڵکە، بوونی خەڵکە، بوونی ئاڵتەرناتیوێکی دروستە، ئەوەی خەڵک لە سەرنوشتی سیاسی خۆیان دەخاڵەت بکەن. ئەی بۆچی ساڵی 1970 لە کوردستان ڕژیمی ئیسلامی هیچ پێگەیەکی نەبوو؟ بەخاتیەوە خەڵک وشیار بوون، لەسەر تەحنەی سیاسی بوون، لەسەر شۆڕشی جەماوەری بوون، بەخاتریەوە کە توانیان بلەخرە خۆیان ڕێکخەن و ئەو مقاومەتە بەرینە بکەن لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی. من پێم وایە تەنیا زامن ئەوەیە، زامن حزوری خەڵک و گەشەی خەباتی جەماوەریە. ئێمە نابێت چاومان لەو دیوی سنوورەکان بێ کە یەکێک بێت ڕزگارمان بکات. ئەمە واقعی نییە، ناتوانێت خەڵک بەسەرکەوتن بگێنێ. بۆیە تەنیا زامنی واقعی شۆڕش و ڕاپەڕینی خەڵک و حزوری خەڵکە لە مەیدانی خەباتی سیاسی. بەڵێ کاک ڕەزا ئەگەری ڕووخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران چەندە؟ ببوورە دووپاتی بکەوە. بەڵێ لە ئێستادا ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران چەندە بەڕای تۆ؟ ئەگەر لە چاو ئەم بزوتنەوەی کە ئێستا ڕووی داوە لە ئێران لەم شۆڕشی ژینە لە یەک مانگی ڕابردوو بەڕاستی هەموو عالەم دەڵێ، هەموو کەس لە ئێران و لە کوردستان و لە دنیایش دەڵێ کە
تا ئێستا شتیوا لە ماوەی حاکمیەتی دەڕی کۆماری ئیسلامی ڕووی نەداوە و زۆر لەوە نزیکتر بۆتەوە. یەک مانگە شۆڕش و ڕاپەڕینێکی جەماوەری گەورە هەیە، بۆیە ئەمانە ئەگەرێکی پرسیارێکی زۆر گەورەی لە بەرابەر مانی کۆماری ئیسلامی داناوە. ئەوەش بڵێم کە لە چەند ساڵی ڕابردوو ڕەوتی شۆڕشی جەماوەری ڕەوتێکی خێراتری بەخۆوە گرتووە و خەڵکێکی یەکجار زۆر هاتوونەتە سەر شانۆی خەباتی سیاسی لەم یەک مانگەی نیشاندا. بۆیە بە بڕوای من ڕووخاندی کۆماری ئیسلامی لە هەموو سەردەمی خۆیدا لە ئێستا نزیکتر و لەوانەیە ئێمە بە زوویی شاهدی ئەوەش بین، بەڵام بەستەهی بە هێژە کێشانی ئەم شۆڕش و ئەم خەباتی جەماوەریە کە ئێستا بینی. لەم دیمەنە سیاسیانی کە لە ئێستادا دەبینین لە کۆماری ئیسلامی ئێراندا ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلیەکان ڕۆڵێکی گرنگ و بەرچاوە. لایەنە سیاسیە کوردیەکان چەندێک لە پەیوەندیدان بۆ هەماهەنگیکردن لەگەڵ ڕێکخراوە سیڤیلیەکاندا و بتوانرێت درێژە بەم شەپۆلی ناڕۆزاییە بەم تووڕەیی خەڵک بدرێ بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران. پێم وابێ بە مەسلەیەکی زۆر گرنگ ئاماژەتاندا و پرسیارێکی زۆر بەجێ و دروستە. ئەویشەوە توانم بڵێم لە 20 ساڵی ڕابردوو کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستانی ئێران گەشەی کردووە، خەباتی سیاسی و مەدەنی گەشەی کردووە، ئەویش لەسەر فداکاری و کار و ماندووبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە تێکۆشەرانی خەباتی مەدەنی و چالاکوانانی سیاسی و مەدەنی لە بوارەکانی جۆراجۆر وەکو ژنان، ژینگە پارێزی، منداڵان، کرێکاران، هەموو ئەمانە فەرهەنگی ئەمانە کاریان کردووە و تەسیریان و کاریگەریان بووە لەسەرەوەی کە ئەم خەباتی مەدەنی و سیاسی و جەماوەریە بچێتە پێش. حزبەکان پاڵپشتی ئەمە بوون. حزبەکان بە ئاعتباری خۆیان بە نفوذێکی جەماوەری کایانە لەگەڵ ئەم ڕێکخراوە جەماوەریانە زۆر جار هەماهەنگ بوون. ئێمە لە ماوەی 12 ساڵی ڕابردوو کە 4 مانگرتنی گەورە لەلایەن حزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتۆ بانگەواز کراوە، ئەم مانگرتنانە ئەساسەن لەسەر شانی ئەو تێکۆشەرە مەدەنی و سیاسیانە چووەتە پێش کە جەنابەت ئاماژەت پێدا. بۆیە ڕۆڵی گرنگیان هەیە. من پێم وایە لە داهاتووی کوردستانیش ڕۆڵی گرنگیانە بێ و لەم بارۆ زۆر گەشەی کردووە. هەر ئەم بەینە دەتوانی دروشمێکی ئاوە لەسەر مەسەلەی ژن کاتە دروشمێکی ئێرانی و ڕۆژهەڵاتی ناوڕاستی و جیهانی بەوە سەرچاواگرێ. یەکشەوە ئەمە ڕووینە. بەڵێ کاک ڕۆزا سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سوپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم کە هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بریارە سەرۆکی ترکیە رەجەب تایب ئەردۆغان ڕۆژا شەمیە سەردانا باژارê Amedê bikew li werdê festîvaleka ku bi navê Riya Çandê ya bajêr beşdar be. Ji bo agahîn bêhtir niha peyamnêrê me Eyûb Demîr ji Enqerê bi me re ye. Dem baş Eyûb pêşbîna Erdogan di vê serdanê de çi bike û behsa çi bike? Salih ev festivala Riya Çandê yani Enqere di serî da li Stenbol, İzmir, Amed û gelek bajarên din da tê çêkirin. Di vê derê da yani serokên şaxa Amedê yê AKP bangî Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan kiribû ku beşdarî vê festivalê bide. Ew jî erê kiribû û roja şemiyê jî wê Erdoğan biçe Amedê. Li Amedê wê çi bike rastî him beşdarî vê festivalê bibe ya Sûrê û him jî li wê derê wê li taxa yani meydana istasyonê da mîtingekê çê bike. Em dikarin bêjin ku yani ev festival di aliyekê da jî hinekî rengê siyaseta Tirkiye jî wê derxîne pêş. Lê çûyîna Erdoğan dikarin bêjin ku gelek bajaran da festival tê çêkirin herî girîng an jî herî ew wê li Amedê deng vede ji bo ku
گلو ول آمده داخیانی خدا بحثا مثلا کرد بکی آنجی نکه و شکلی که چوا درخینه پیش راستی بدره دا آنها همو بال لسر بدرینه سر داخیانین اردوغانن و غیری وجه آمده هم دزانن که 1500 زیده تر هماوات چالاکین فستیوالی هیه و هفته که کل دوی داری چالاکی دست بکرنه وی علی داجی یعنی تواهی گاواندن برچه و درد که پیش باشه ایوب یعنی آگاهین داوی لدور کمبونا پارلمان ترکیه ده درباره ام بجن پسند کرن یانجی گوتو بیش کرنا هن یاسین گریدای کنترل کرنا مدیای دا کو هنک مدیا کاران لوی دره ناراضیبون خوشی نشان دابون آگاهین داوید و درباره دا چنل جمته صالح yani ev kanuna medya civaki ana da parlamenta Türkiye'de cukwe servida gelek ev derbasi bun bertek şey bun beraberi ve kanuni hem opozisyonu parlamenterin opozisyonu de vivarida bertek xwanişandan o hem ji rexistinin sazin çapemeni rastli ketin parlamentoy lo dereci yani çalakiyen ku beden kirin ve dere da rastli gava emdedin berçav همه ایده اف زاگون و درباس ببه توجهش خو خلاص بو همه ل روزن پیشی آمده جی بردام که ل راستی آنا فکره که یعنی چپمنیا ترکیه دوی واریدا و روشکا چادا درکه و پیشکلی کی چادا درکه و یعنی مثلا قانونه که دوی دره دا گورانکاری کاته چیکرین او جی نوچن دروین yani vaqta kutu via bidi berçav her kat her dem bir kare bebe nüçeki derewin evji çapemeniye grede de o dike rewşeka nebaş. باشه ایوب نهاد وی درباره دا تی چالاکین لهمبر وی کی یعنی ام ببیجن مدیا کو گریدای بسر اپوزیسیون و هرچندی کو کم جی بوین ها ل ترکیه اوانه تی چالاکیان و درباره دا دکن یان جی وکو ام ببیجن رد کرن یعنی بند کرنا در باسمون قانون که وهاد پارلمانی ده سال وقتی جی آماجه که راستی مدیالوور دو بشه یک صدان نوت یه دبن کنترل دستلاتیه دایه ببینه و اف مدیا توایج خب یا پسنت که به قانونانش بکو دستلاتی ویا آناتینه بدره یکو کنترل ویدانی انرژی دج درده که مثلا سندیکا هنه mesela serokên sendikayê destur nedin ku derbasî parlamentoyê bibe ji bo ku ewan ev çalakiyana bi çalakiyên xwe dijî vê kanûnê derdiketin û dîsa parlamenterên CHP, AKP, HDP yani bibore HDP û yên din dijî viya ji xwe derdikevin di parlamentoyê da em dikarin bêjin ku ev kanûn wexta ku tu parlamentoyê da ana tê dîtin hin şidanditî jî heye hin tiştên dij jî hene lê wisa diyar e ku ew kanûn wê derbas bibe. بله پیامنیر ما ایوب دمیر تجان قریب مرا بوی گلک سپاس جو دماته باب گەڕێنەوە بەرەو عێراق سوپای عێراق ڕایگەیان ئەمڕۆ پێنجشەممە نۆم و شەکل لە دەوروبەری ناوچەی سەوزی پایتەختی عێراق کەوتونەتە خوارەوە کە باڵەخانەی حکومی و نوێنەرایەتیە بیانەکانی تیادایە ماوەیەکی کەم لەمە و پێش دەستپێکردنی دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ پۆستی سەرۆک کۆمار بەڕێوەچوو بەردەوامە لە بەیاننامە سەربازەکەدا ئاماژە بۆ کراوە کە لە ئەنجامی هێرشەکەدا چەند ئەندامێکی هێزە ئەمنیەکان بریندار بوون بەبێ ئەوەی وردەکاری زیاتر بخاتە ڕوو هاوکار ڕۆژی چوارشەمە سەرچاوەکان ڕایانگەیان لانی کەم هەشت موشەکی کاتێشا ئاڕاستەی کێڵگەی غازی کۆرمۆر لە کوردستانی عێراق کراوە بەڵام هێرشەکە هیچ زیانێکی گیانی نەبووە و کاریگەریشی لەسەر کار و کارداریەکان نەبووە. سەبارەت بە یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار ئەمڕۆ لە بەغدای پایتەخت پرۆسەی هەڵبژاردنەکە لە پەرلەمان یەکلایی دەکرێتەوە سەبارەت بۆ پرسە ئاڵۆزە کە حکومەت و ناوەندە سیاسیەکانی گرفتار کردووە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس. دوایین زانیاریەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار چین وا دیارە ئێستا سەرقاڵی بژاردکردنی دەنگەکانن لە ئێستاە. بەڵێ ئاسۆ دیارە پەرلەمانی عێراق
بە دەنگی 277 پەرلەمانتار ئەمڕۆ دەنگیاندا بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ عراق دیارە ململانیەکە لە نێوان هەریەک لە بەرهەم ساڵح سەرۆکۆماری ئێستای عراق و لەتیف ڕەشید کە کاندیدێکی نزیک لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ئێستادا جاکردنەوەی دەنگەکان بەردەوامە تا تقریبان چەند خولەکێک پێش ئێستا دەنگەکان بەم شێوەیە بوو کە لەتیف ڕەشید 120 دەنگی بۆ ڕۆیشتە بوو و بەرهەم ساڵح 58 دەنگ واتە تاکو ئێستا لەتیف ڕەشید لە پێشەوەیە دەنگی زیاتری لە بەرهەم ساڵح بەدەستێناوە بەڵام چاوەڕوان نەکرێت کە بەرەم ململانیەکە بچواتە گەڕی دووەمەوە واتە دووەم خول ململانیەکە چڕ بێتەوە لە نێوان بەرهەم ساڵح و لەتیف ڕەشیدا چونکە ئێستا ژمارەی کاندیدەکان زۆرە بەڵام لە بەشی دووەمی ململانیەکە تەنها بەرهەم ساڵح و لەتیف ڕەشید دەمێننەوە بەڵام بەپێی ئەنجامەکان تاکو ئێستا لەتیف ڕەشید لە پێش بەرهەم ساڵحەوەیە بە دەنگێکی زۆر زیاتر بۆیە ئێستا لەگەڵەوەشدا پەرلەمانی عراق سەرقاڵی جاکردنەوەی دەنگەکانە کە 277 پەرلەمانتار دەنگیان داوە. بڵێ دڵشاد لایەنەکان ڕێکەوتنیان کردووە لەسەر کام لە کاندیدەکان. ئاسۆ دیارە ئەوەی کە تاکو ئێستا ڕوونە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان دوای کۆبوونەوەی لەگەڵ ئێتلافی دەوڵەتی قانون بە سەرۆکایەتی مالکی و عەرەبی سوننا ڕێبەر ئەحمەد کاندیدی خۆی کشانەوە و پەشگیری خۆی بۆ لەتیف ڕەشید ڕاگەیان دیارە ئەم ئەنجامی دەنگەکان دەریەخا کە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان پارتی و لەتیف ڕەشید و با بڵێن عەرەبی سوننە و دەوڵەتی قانونا هەبووە ڕێکەوتنەکە تقریبان چۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەنجامی دەنگەکان دەرخەری ئەوەیە کە لەتیف ڕەشید لە پێشەوەی کە ڕێکەوتنەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و هەمویان دەنگیان بە لەتیف ڕەشیداوە بەڵام لەگەڵەوەشدا یەکێتی نیشتیمانی تاکو ئێستا دەستبەرداری بەرهەم ساڵح نەبووە و تا پێش هەڵبژاردنەکەش هەرێک لە پابڵ تاڵەبانی و با بڵێن خودی بەرهەم ساڵحیش لە نێو پەرلەمانی عراقا بوون و سەرقاڵی لۆبیکردن و کۆکردنەوەی دەنگ بوون بەڵام ئەوەی کە ڕوونە تاکو ئێستا ڕێکەوتنەکە هەبووە لە نێوان پارتی و عەرەبی سوننە و مالکیا بۆ هەڵبژاردننی لەتیف ڕەشید بە سەرۆکۆمار ئەمەشیان بە دەرەچەیەکی ناوەندی زانی بۆ یەکلایکردنەوەی ئەو پۆستە لە نێوان یەکێتی و پارتیە نە بەرهەم ساڵح کە یەکێتی جەختی لەسەرکاتەوە نە ڕێبەر ئەحمەدیش کە پارتی جەختی لێکاتەوە لەو نێوەندەدا لەسەر لەتیف ڕەشید ڕێکەوتن. بەڵێ سوپاس بۆ زانیاریەکانت دڵشاد ئەنوەر. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دیموکراتەکانی کۆنگرێس یاسایەک بۆ ڕاگررتنی فرۆشتنی چەکی ئەمریکا بە سعودیە دەکەن ئەیکەن بە پێشنیازێک دوای ئەوەی کە شانشینی رووسیا لایەنگری رووسیا بوو بۆ کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوت لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئۆپێک پلاس کۆشکی سپی ڕاگەیاندووە سەرۆک جۆ بایدن کراوەیە بۆ کارکردن لە نزیکەوە لەگەڵ کۆنگرێسدا بۆ ئەوەی پەیوەندەکانی لەگەڵ ڕاستدا هاو سەنگ بکاتەوە. سەرەڕای ناڕزایەکانی ئەمریکا ئۆپێک پلاس هەفتەی ڕابردوو بەرهێمێنانی نەوتی بە 2 ملیۆن بەرمیل کەم کردەوە ئەمە ژوای کرد هەندێک لە یاسادانەرانی ئەمریکا داوای ڕێشۆنی توند بکەن دژی سعودیا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئاماژەی بۆ کردووە لە نزیکەوە لەگەڵ کۆنگرێسدا کار دەکات لەسەر ئەو پرسە کاتێک ئەندامان دەگەڕێنەوە بۆ کۆنگرێس دوای هەڵبژاردنەکانی ناوەڕاستی وەرزی مانگی داهاتوو. دەستەیەکە سۆندخواران یا ئەمریکای ڕۆژە چارشەمێ فەرماندا کە خودی تەوریا کۆمپلۆیە ڕاستگر ئالێکس جۆنس دەوێ نزیکی 1 میلیارد دلار بدە ji ber kovî bi derewî iddia kir ku gulebbarana kujer li dibistana seretayiya Sandy Hook sala 2012 xapandin bû. Desteya sondxwaran ya li wilayeta Connecticut ku komkujî li wir bû 965 milyon dolar xelat dan malbatên 8 qurbaniyên Sandy Hook û endamekî FBI ku doza iddiaya derew li Jones rakir. Gelek endamên malbatê yên ku li salona dadgehê bûn giriyan dema ku
بریارج عالی کارمند دادگاه و هات خوندن جونز لدادگاه نآمده بود. ده انجام ایریشا لسر دبستانی ده 20 زاروک و 6 ماموسته هاتبون کشتن. جونز یه 48 سالی به سالان به برنامه خود ادعا دیگه که گل باران ساندی هوک جهلا چالکوان کنترل کرنا چکان و هاتیه کرن و دیوباو اکترین کریزی بون. بله میدیاکانی دەوڵەت ئەمڕۆ پێنجشەمە ڕایانگەیان کە کیم جۆنگ ئۆن سەرۆکی کۆریای باکوور سەرپەرشتی هەڵدانی دوو موشکی کروزی استراتیژی دوورمەودای کردووە وەک تاقیکردنەوەیەک بۆ پشتڕاستکردنەوەی متمانە پێکراوی کارپێکردنی ئەو چەکانی کە توانای هەڵگرتنی کڵاوەی ئەتۆمیان هەیە کە بۆ یەکە سەربازیەکان جێگیرکراون. تاقیکردنەوەی هەڵدانی موشک لە ڕۆژی چوارشەممەدا ئەنجام درراوە و ئامانج لی بەرزکردنەوەی کارایی شەڕکردن و هێزی ئەو موشەکە کروزانەیە کە بۆ لەشکری کۆریای باکوور ئامادەکراون وەک ئۆپراسیۆنی ئەتۆمی تاکتیکی. ئاژانسی ناوەندی هەواڵی کوریا KCNA ئاماژەی بەوە کردووە ئەوان بەڕوونی ئامانجەکەیان پێکاوە لە دووری 2000 کیلۆمەترەوە. پیۆنگیانگ بۆ یەکەم جار لە مانگی نۆی ساڵی 2021دا موشکێکی استراتیژی کروزی تاقی کردەوە کە لەلایەن شۆڤاکارانی ئەو کاتەوە وەک یەکەم چەکی لەو جۆرە لە وڵاتەکەدا سیرکراوە کە توانای هەڵگرتنی کڵاوەی ئەتۆمی هەیە. سەرۆکی رووسیای ڤلادیمیر پوتین ڕۆژا پێنجشەمێ گەیشتە کازاخستانê دا ku beşdarî civînên gelekî saziyên herêmî bibe. پوتین بریاره ڕۆژا پێنجشەمێ لەگەل لە هەژمارەی رێبەرên ئاسیایê beşdarî لوتیaya konferansa têkelî û pîvanên avakirina baweriyê li Asyayê ku bi navê CA bibe. Di nav de jî serokê Tirkiye Recep Tayyip Erdogan tê çaverêkirin ku Putin bi Erdogan û Emîrê Qatarê Şêx Temîm bin Hemed Al Sanî re hevdîtinên dualî pêkbîne. سکرتێری گشتی ناتۆ لە کۆبوونەوەی دوو ڕۆژەی هاوپەیمانان لە بڕۆکسل داوای کرد چەک و سیستەمی بەرگری ئاسمانی زیاتر بۆ ئۆکرانیا دابین بکرێت بۆ ئەوەی بتوانێت باشتر بەرەنگاری هێرشەکانی رووسیا ببێتەوە. وەزیرانی بەرگری ئەندامانی هاوپەیمانی ناتۆ بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی دوڕۆژی لە بڕۆکسل گرتبوونەوە بۆ وتوێشکردن لەسەر دوایین پێشهاتەکان لە جەنگ لە ئۆکرانیا و هەروەها بۆ وتوێشکردنیش لەسەر وەڵامدانەوەی رووسیا لەلایەن ناتۆوە. لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا ئێمە تونترین هەڵکشانمان لە جەنگەکەدا بەدی کردووە واتە لەو کاتەوەی رووسیا لە مانگی دوی ئەم ساڵەوە دەستی بە داگیرکردنی ئوکراینە کرد. رووسیا بەدەیان هەزار هێزی نوێی ئامادە دەکات و رووسیا هەوڵدەدات بە نایاسانە خاچی نوێی ئۆکراینە بخاتە سەر خاچی خۆی. ئەو کادێمە موشکبارانی بێدەست پاراستنمان دژ بە شارەکان لە ئۆکراینیا بەدی کردووە. هەڕەشەی ڕووپۆشی بەکارهێنانی چەکی ناوچیمان لە مۆسکۆ و بەرجۆ کەوتووە. کرتێری گشتی هاوپەیمانی ناتۆ گوتی وەزیرانی بەرگری ئەندامانی ناتۆ وتی وێش دەکەن لەسەر ئەوەی کە چۆن ناتۆ بتوانێت زیاتر یارمەتی ئۆکرانیا بدات و هەروەها بۆ ئەوەی باشتر سیستیمەکانی بەرگری بۆ دابین بکات بۆ بەرپەرزدانەوەی هێرشە موشکەکانی رووسیا. بە دڵنیایەوە گوێبیستی ئەو دەنگویانە بووین سەبارەت بە بەکارهێنانی چەکی ناوچی بچووک لە ئۆکراینە. ئێمە بەڕوونی بە رووسیامان گوتووە کە ئەم کارە لێکەوتەی خراپی بۆ رووسیا دەبێت. دەشزانێت کە سەرکەوتن لە جەنگی ناوچیدا نییە و هەرگیز نابێت شەڕی پێ بکرێت. بە دڵنیایەوە ئێمەش هاوکات لە نزیکەوە چاودێری ڕەوشی ناوچی رووسیا دەکەین. بەڵام ئێمە هیچ گۆڕان کارێکمان لە بارودۆخی ناوچی رووسیادا بەدی نەکردو بەڵام ئێمە هەر وریا دەبین. سکرتێری گشتی هاوپەیمانی ناتۆ گوتی لەگەڵ ئەوەی سیستمی بەرگری ئاسمانی زیاتر پێویستە بەڵام هاوکات ئۆکرانیا وڵاتێکی گەورەیە هەر بۆیە پێویستە ئێمە هاوکاریەکانمان زیاد بکەین هەتا بتوانین یارمەتی ئۆکرانیا بدەین بۆ ئەوەی بەرگری لە شاری زیاتر و ناوچەکانی خۆی بکات دژ بە هێرشە ترسناکەکانی رووسیا بۆ سەر هاوڵاتیانی ئۆکرانی. هاوپەیمانی ناتۆ سیستمی بەرگری ئاسمانی بۆ ئۆکراینای دابین کردووە بەڵام پێویستمان بە زیاتر لەو سیستمە جیاوازانەی بەرگری ئاسمانی هەیە بۆ ئەوەی هەتا بۆ ئەرکە جیاوازەکان بەکار بهێنرێ.
جێ ئاماژەیە هاوپەیمانی ناتۆ وەک ڕێکخراوێک خاوەنی چەکی ناوچەی نییە و لەژێر کۆنتترۆلی سێ وڵاتی ئەندامی هاوپەیمانەکەدا دەمێنێتەوە کە بریتین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و هەروەها فەڕەنسا. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. لە پراڤên Stenbolê bi dihan keştî bi qasî kuçav dikare bibîne bi dexlûdanê Ukraynayê barkirîne û li benda kontrolê wekû beşek ji peymana ku Tirkiye û neteweyên Yekbûyî piştgiriya wê dike û di tîrmehê de ji aliyê Rusya û Ukrayna ve hatî îmzekirin. Endamekî çavdêrên neteweyên Yekbûyî dibêje ew balê dikişînin ser proseya تاقیکردنê berî ku keştî ber bi bendereke Ukrayna ve biçin da ku dexlûdan li wir bar bikin. نیزەکەی 100 کەشتی دانەوێڵا کە لە ئۆکراینەڕا بەرەو دەریای ئیستانبول هاتووە ئەرشی نەتەوەیەکگرتوەکان کە سەرپەرشتی هەناردەکردن دەکات قورستر بووە بۆ ئەوەی کاری پشکنین بە ڕێکوپێکی بکرێت. ئەو پشکنێرە UN دەڵێت لەم پەیوەندیەدا مەسەلەی تەندروستی لایەنێکی گرینگە. دوای ئەوەی سواری کەشتێکە دەبین دەی پشکنین کە مێرو لەو حەشەرەی تێدا نەبێ ئەگەر باش بوو ئەگەر تێدا نەبوو لەسەر ڕێکاری زیاتر بەردەوام دەبین واتە ئێمە پشکنینی سەر کەشتێکە دەکەین پشکنینی شوێنەکانی نیشتەجێبوون و تانکری ئاو تاقی دەکەینەوە. نەتەوەیەکگرتوەکان دەڵێت ڕێککەوتنی سلامەتی تێپەڕاندنی کەشتەکان کە لەلایەن مسکۆ و کێڤەوە واژۆکرابوو قەیرانی خۆراکی جیهانی کەم کردوتەوە بەڵام بە زۆربوونی بار هەڵگرەکان و تیمەکانی بچووکی پشکنین و تیمی گواستنەوە لە ئاوەکانی تورکیادا وەدوا کەوتون. وەک پشکێنەر ئەرکی سەرەکی بۆ ئێمە ئەوەیە کە بزانین ئایا باری بێموڵەت کەسانی ڕێگە پێدراو لە ناو کەشتێکەدا هەن یان نا. نیزەکەی 70% ئەو کەشتانەی کە لە ئۆکراینە ڕاوەڕێکەوتون هێشتا چاوەڕوانی پشکنینن. ماوەی پشکنینەکان پەیوەندی بە قەبارەی کەشتێکە و ژمارەی تیمی کەشتێکە و چۆنیەتی ئامادەکردنیان و ئاستی ئامادەکاری هەیە. هەندێک جاری یەک کاتژمێری دەوێ ڕەنگە بەلانی هەرە زۆر کاتژمێرونی وێک. بۆیەوە پاشکەوتنەکە دەگەڕێتەوە سەر بەرزبوونەوەی قەبارەی هەناردەکردن و نەبوونی ئامادەیی لە ناو هەندێک لە کەشتەکاندا کە تۆمارکردن و بەڵگەکانیش بەشێکی گرنگن. دوای پاکردنەوەی هەموو پشکنینەکان ئەگەر هەموو شتێ بەڕێکوپێکی بێ ئێمە تەنها لە کتێبی تۆمارکردندا دەینووسین کە دەکرێت کەشتێکە بەردەوام بێ پاشان دوای ئەوە دەتوانن بڕوان. کمیتەی ڕێخستنی هاوبەش لە مانجی 9 دەدا زیاتر لە 500 پشکنینی ئەنجامداوە بە شێوەی مامناوەندی ڕۆژانە 10 بۆ 11 بووە کە لە بەراورد لەگەڵ مانجی 8 زیادی کردووە. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. دەستگەها خۆجههیە سووریە شام FM بێی کۆ ئاگاهیان زیاتر بده گوت چەند سەرباز ڕۆژا پێنجشەمێ هاتن کوشتن دە ئەنجاما تەقینا ئامێرێکە بۆمبەکەری دا بدە باسەکە لەشکریدا لە گوندەوارێ دیمەشقێ چاودێریە سووریا مافێ مرۆڤان کۆ بگەه لە لۆندۆنەیە گوت حەفدە لەشکەر دە تەقینێدا هاتن کوشتن تا ئامادەکردنا vê nûçeyê ti alî berpirsiyariya teqînê neda ser milê xwe. Di teqîneke wekû vê de meha şibatê leşkerekî artêşa Sûriyê jî hat kuştin. Di dirêjiya şerê Sûriyê de leşkerên hikûmetê karîn gelek deverên ku dibin destê çekdarên opozisyonê de ne vegerînin. Bûyerên ewlekarî li derdora Dîmeşqê û deverên dinên ku dibin kontrola hikûmeta Sûriyê de ne zêde bûne. بەڵێ لە ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەری لە سووریا سێ سیستەمی خوێندنی پەروەردەیی هەیە. خەڵکی ناوچەکە بە پێی بیر و باوەڕەکانیان منداڵەکانیان دەنێرن بۆ ئەو خوێندنگانە یان بۆ قوتابخانە کوردیەکان یان بۆ قوتابخانەکانی ڕژێمی سووریا. بەڵام لە لایەکی دیکەوە ئەم بابەتە بۆتە مشتومڕ لە نێوان لایەنە سیاسیە ناکۆکەکانی کوردستانی ئەوێدا. پەیامنێرمان زانا عومەر لەو بارەوە ئەم راپۆرتەی بۆ ناردوین. پروژه پرورده لهریم کردین سوریه یک جمجارین هری ناکوکد ناوا جواکی و آلین سیاسی ده. لباکور رژیلات سوریه سه ریبازن پرورده هنه جبلی ریبازا رژیم سوریه و ریبازا یونیسف گو برانشنوان به زمان عربی نه ریبازا پرورده یا زمان دایک یا ریوبریا خسرجی هيا هفسروكا دستيا پرورده لهریم جزیره روحات خلیل دبیجه یک جستون بگهینی ریوبریا خسر سیستما پرورده یا به زمان زگماکیه و ریباز و برانشن خوندنه لگوری پیوان زانستی ناف دولتی هاتنه آمده کرن.
گو پرورده خواه بحرسی زمانه پیشکش بکی آمده بکش بو حرسی بکاته گل ویدر جیان دکن به کردی و عربی و سریانی پرتوکی ما و منهاج می گو هاتن حاضر کرنش خوش رفیق حتی 12 اونها پیمانگه و زانینگه هواجش خواه اوجید نافکار و خباتن خودنه بگومان وگوما گوت سیستم ما پرچاند پر زمان نه وکی گو بری ام فری پرورده گو ام یعنی بری گو دهات دان الویدره یک چاند بو یک زمان بو لآلیەکی din beşeke niştecihên vê deverê tevî hin aliyên siyasî sîstema perwerdeya rêveberiya xweser napejirin û red dikin got zarokên wan di dibistanên rêveberiya xweser de bixwînin. Rêveberê Ofîsa Ragihandinê ya Encûmana Niştîmaniya Kurdî Enekese Hesan Remsî dibêje tu naskirin bi rêveberiya xweser tune ye û tenê rêbaza perwerdeya dewletê UNICEFê rawaye. یا دی تو دان بیدان پی تنیا الگور یا سای نف دولتی نگوتنا و زاروک به زمان دایکی وری خوندن و فیر ببی لی گوتنا دوی زاروک جیرا خوندن و زانستی جیرا وری پیکانین دا کوجانا خود باس بکی تو ولاتا دا چه نبویا ریوبریک خوجهی بيجي از خوندنا وي دولتي يا فرمي از ناپجرينم لە هەرێمên rêveberiya xweser ji sala 2014 ve perwerde bi zimanê Kurdî, Erebî, Suryanî têdan. Li gorî amarên desteya perwerdê û fêrkirinê ya Bakur û Rojhilatê Sûriyê, sîstema perwerdê li 4797 dibistanan hatiye cîbcîkirin. Her wiha 86728 xwendekarên hersî qunaxên xwendinê hene û 42187 karmend û mamosteyên vê projeyê birêve dibin. Xezalê Dirbas goberiya şerê navxweyî li Sûrî mamoste bû di dibistanên rejimê de. Niha ew jî mamosteye di dibistanên rêveberiya xweser de dibêje gelek cudahî heye got mirov bi zimanê xwe yê resen fêrî zanist tê bibe dûrî mijarên siyasî. Xewnok bû ji me re got em Kurdî bixwînin lê em karibêjin divê dema ana di zarokê me Kurdî dixwînin gelek rehetî heye birastî perwerde ew perwerde ye çi Erebî be çi Kurdî be heme dewlet bi zimanê xwe dixwînin لي زماني ما جمر وك خون كي بو براستي قالك جارة ما خوندنا خو عربي ما تماما تيكر مكر لي قالك برسكريك مردر باس بون Li gorî çavdêran, pirsgirêka perwerdê li Bakur û Rojhilatê Sûriyê bûye cihê pêşbaziya siyasî di navbera aliyên cuda de. Çavdêr diyar dikin got divê projeya perwerdê dûrî mijar û pirsgirêkên siyasî. Her wiha hemû alî di jêr sîwana UNICEFê de li ser rêbazeke perwerdê yê girtî li hev bikin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. هەرچەند لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا ڤیستیڤاڵی کۆمیک و کارتۆن ساز دەکرێت بەڵام ئەوەی لە نیویۆرک ساز دەکرێت زۆر جیاوازە. ئەم ساڵ زیاد لە 200,000 خەڵک کۆبوونەتەوە بۆ ئەو ڤیستیڤاڵە و هاوکات بەجروبەرگی شایستەی پاڵەوانە کارتۆنیەکان و کۆمیکەکانەوە بەشداریان کردووە لەم ڤیستیڤاڵەدا. فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتەی سینان تووتجەمیر لە نیویۆرکەوە. نیویۆرکی ئیساڵ جارێکە دن ji zarokan bigirin heta pîr û kalan bi kostûmên xwîn rengîn hatin cem hev. Ji ber ku festîvala li ser çîrokên wêneyî ya bi navê Comic-Con ku yek ji çalakên herî mezin û popülerên Rojhilata Amerîkayê ye li Nîwyorkê hate lidarxistin. Hezaran kesên ku kostûma lehengên çîrokên wêneyî, fîlm, rêzefîlm an jî lîstikên vîdeoyî yên ku jê hez dikin li xwe kirin û tev li çalakiyê bûn. Kelecaniyeke bê hempa ye. Ez bi heval û malbatên wan re hatim vir. Ev cara yekem me ez tên festîvalê. Bi rastî min netizanî ev festîval çawa tê bi rêvebirin. Lê ez îro hatim û gelek bextewerim ku min dît festîval çiqas xweş e. Marian Peterson jî bi dayîka xwe re her ji wan kostûmek ji çîroka wêneyî ya bi navê Captain America xwe kirî hatine festîvalê. û Marian got ku ew pir kelecanî ne. Festîvala Comic-Con pêşwaziya her kesî dike. Kevneşopiyeka bê hempeya û mirovên li vir hemû hevdû wek hevalan dibînin. Kes kesî ji ber kincên wan rexne nake. Ji ber vê yekê ez pir ji Festîvala Comic-Con hez dikim. Dayîka Marian jî got ku ev heft salin bi keçika xwe re tê festîvalê û ev festîval bûye wek kevneşopiya malbata wan. Lewre ew kostüm li xwekirinê gelek hez dikin.
Ez demek pir xweş li vêrê derbas dikim. Ez û kiça min em hez dikin cilên me ji hev bigirin. Hincaran em cilên xwe ji nifşên cuda yan jî ji yek film her bijêrîn. Li goregahiyên rêveberên festîvalê salane derûdora 200,000 kes beşdarê festîvalê dibin. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. بەڵێ ساڵح هەڵبەت ئەم ڤیستیڤاڵانە زۆر خەڵک کۆبنەوە بێژگەلەوە پاڵەوانی ئەم فلیم کارتۆنانە پاڵەوانی ئەم ئەنیمەیشنانە هەوادارێکی زۆری هەیە لە ئەمریکا و لە جیهان. بەرێ بە تایبەتیەژی ئاسۆ لە باژارێکی وەک نیویۆرکێک کوژ یەکش باژارên سەرەتایین کو دو ساڵان بەرێ کۆرۆنایی ئەو کوبێت تاڵان کرد کەسێک لە ناو باژێردا نەمابوو. بینەرە هێژا کورد کۆنێکشن لەڤەر بداوی هات تاجارەکەدن بمینن دناف خێر و خۆشیەدا. هەر بژێ.